ئێوە چۆن کارتان لەسەر ئەم شەقامە کردووە لە چی پێگاتووە وە گەیشتونەتە کوێ ئێستا؟ بەڵێ وەکو دیارە ئەم پرۆژەیە پرۆژەیەکی گەورە و استراتیجیە کە جێبەجێ دەکرێت. درێژی ئەم شەقامە خۆی دەگرێتەوە لە 34 کیلۆمەتر و بە چەند شەقامێکی فەرعی دەبەسترێتەوە بە شاری سلەیمانیە. ئێمە وەکو ڕێژەی کاری جێبەجێکردن لە ئێستادا 180مان تێپەڕاندووە بەو کواڵیتیانەی کە باس کراوە و دەیبینن لای بەڕێستان. لە ئێستادا سەرقاڵی قیرتاوکردنی چینی سێمین نزیکەی 14 کیلۆمەترمان قیر کردووە لە چینی سێم و چینی یەکەم و دووەم 27 کیلۆمەترمان قیرتاو کردووە. ئاڕاستەی شەقامەکان لە چی پێگێت؟ یعنی ئێساگەر ببینی شەقامەکە زۆر پاندیارە، چۆنە لە چەند بەش پێک هاتووە شەقامەکە؟ پانی ئەم شەقامە باسی ئەگەر قیرت بۆ بکەم لە سەری سەرەوە 62 مەتر قیرتاوکردنە، خۆی دەگرێتەوە لە 4 ساید، 2 سایدی سەرەکی کە پانیەکەی 21 مەترە، هەروەها 2 سایدی خزمەتگوزاری پانیەکەی 10 مەترە. چینی ئەستوری قیرەکان چەنە دوای هەرسێ چینەکە کە قیرتان کردووە؟ بەڵێ ئەستوری قیرەکە دوای هەرسێ چینەکە 27 سانتیمە. مواسەفاتێک بەکاردێت لەم شەقامە تایبەتمەندە بەم شەقامە خۆی کە مواسەفاتێکی زۆر بارزە پێک دێت لە سێچین قیرتاوکردن هەروەها 20 سانتیم بەردی شکا و 30 سانتیم تێکەڵە.